بەشی تەکنیکی وەرگێڕان بەشێکی نوێیە لە پەیمانگای تەکنیکی سلێمانی و ماوەی 2 ساڵە کراوەتەوە کە لە ئێستادا نزیکەی 80 خوێندکار لەم بەشە تا درێژە بە خوێندن دەدەن و خوێندکارانی قۆناغی دووەمیش چاوەڕوانن ئەم ساڵ ببنە یەکەم دەرچووی بەشەکەیان. ڕۆقیە عەبدولقادر جەمیل سەرۆکی بەشی تەکنیکی وەرگێڕان دەڵێت لەبەر ئەوەی بەشەکەمان نوێیە لە ئێستادا 4 مامۆستامان هەیە، بەڵام لە هەوڵی ئەوەداین بەشەکەمان فراوانتر بکەین و خزمەتی زیاتر بە خوێندکارانمان بکەین. ساڵی 2017 بۆ 18 دامەزراوە و پێک هاتووە لە یعنی ئێستا دوو بینمان هەیە، دوو مەرحەلە، 1 و 2. ئەم ساڵ دۆکانمان تەخەروجەکەن ئینشاڵڵا دامەزرن لە یا لە کەناڵەکان، کەناڵی ڕاگەیاندنە یا کۆمپانیا یاخوان توان لە یعنی نووسینگەکانە ئیشکەن وەرگێڕانەکەن لە کوردی و بەنگلیزی تر بە عەرەبی و بەنگلیزی تقریبا یعنی پار 43 تەلەبەمان وەرگیراوە. ئەم ساڵیش 47 تر ئینشاڵڵا ئەمانە بەرەو پێشتریش ببین تەلەبەی زیاتریش وەرگیرە لەم بەشە. بەشەکەمان بەراورد بە بەشەکانی تری پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشێکە تازە کراوەتەوە. ساڵی خوێندنی 2017-2018 یەکەم کۆمەڵە خوێندکارمان وەرگرتووە. بەشەکەمان بەشێکە زیاتر ئامانجمان ئامادەکردنی وەرگێڕە بۆ بازاڕی کار تا بتوانین کۆمەڵێک وەرگێڕ ئامادە بکەین بازاڕی کار هەم لە بواری کەرتی تایبەت هەم لە بواری کەرتی گشتی بتوانن ئیسفادەیان لێ بکەن. تەرکیزمان زیاتر لەسەر ئامادەکردنی وەرگێڕە هەم لە بواری نووسین و هەم لە بواری زارەکی. وەرگێڕانی زارەکی لە وەرگێڕانی زارەکیە ئامانج لەم کۆرسە ئەوەیە کە خوێندکار ئاشنا ببێت بە جۆرە جیاوازەکانی وەرگێڕان و وەرگێڕانی تەکنیکیش یان زانستی بڵێن کۆمەڵێک دەقی جیاوازمان هەیە وەکو دەقی پزیشکی یا پیشەسازی یان ژینگەی یان ئابووری ئەو دەقانە لە ناو کلاسە وەرئەگێڕین. So the meaning of estimated it's خەمڵێنراوە in Kurdish بۆ پاراستنی کەنار دەریاکان. کەنار is better than لێوار. Shoreline means کەنار دەریا. What about hurricane? The meaning of hurricane? ساڵی یەکەم تەرکیزی بەشەکەمان زیاتر لەسەر ئەوەیە کە خوێندکار ڕابهێنین بە تیۆرەکانی وەرگێڕانی ئاشنا بکەین. لە ساڵی یەکەمە 9 وانەمان هەیە. تەرکیزی زیاتری وانەکان لەسەر زمانی ئینگلیزی و کوردیە بە شێوەیەکی گشتی. کەمترین تەرکیزمان ئەوەیە لەسەر تەکنیکی وەرگێڕان بێ. ساڵی دووەم بە پێچەوانەوەیە. زۆرترین تەرکیزمان ئێمە لەسەر ئەوەیە کە خوێندکار ئامادە بکەین لە ڕووی ئەکادیمیەوە ببێ بە وەرگێڕێکی باش، هەم لە ڕووی تیۆریەوە هەم لە ڕووی پراکتیکیەوە. بە هەردوو سیستەمی ڕاستەوخۆ و پارالێڵ خوێندکار لە بەشی تەکنیکی وەرگێڕاندا وەردەگیرێت کە سیستەمی ڕاستەوخۆ ئارزومەندانەی و خوێندکار دەتوانێت بە ویستی خۆی ئەم بەشە هەڵبژێرێ. سیستەمی بەڕاستەوخۆ وەرەگرین یعنی تەلەبەکە بێ بزانین دەرەجەکەی خاصن لە ئینگلیزیە بێ دەرەجەکەی سەر و هەفتا بێ چکە لێرە تەلەبەی وا هەیە یعنی خۆی لە ئینگلیزیە باشە کێت ئێرە فولە لە ئینگلیزیەکەی باشە و یعنی لێرە سەرکەوتۆ ترە بێ لە تەلەبەکانیکە. بەڵام بەزەجارە تەلەبەکە خۆڕە حەزم لە بەشەکەی و ڕەغبەتی لەم بەشەیە لێرە بە پارا خوێنێ پارەڵە لێرە ئێمە یان ڕێگر نابین. ئەو کەسانی کە یەن بۆ ئێرە خوێندکارەکانمان عادەتەن ئێمە پێشنیاری ئەویان بۆکەین کە بۆ خۆیان پێش هاتن بۆ ئێرە ئینگلیزیەکان باشتر بکەن چکە تەرکیزی ئێمە زیاتر لەسەر تەکنیکە نەک فێربوونی زمان بەڵێ خوێندکاران دەتوانن لێرە ئینگلیزیەکان باشتر بکەن. سوودێکی زۆری هەیە ئەم دەقانە لە بەرەوەی خوێندکار وشەومانەی زۆر فێر ئەبێت و هەروە فێری دەربڕینی جیاواز ئەبێت بە پێی دەقە جیاوازەکان و زاراوی جیاوازتر فێر ئەبێ وەک لە زاراوەیە کە لە ڕۆژانەیە بەکاربهێنرێت. ئەم بەشە خاوەنی کۆمەڵی خوێندکاری زۆر باشە و توانیوانە بە شێوەیەکی باش سوود لەوانەکانیان وەربگرن و بەرەو پێش بچن کە هەندێکیان بە زمانی ئینگلیزی بۆ کەناڵەکەمان دوان.
First of all, I want to welcome you to our department. We're really glad that you are here, and I want to thank our teachers, the whole department, the head of the department, for making us go to this level. We are in the second stage, and I'm really happy about that. I ended up being the second best student. I really thank the teachers and the head of the department. So basically, last year when I finished 12th grade, I wanted to enter. My main goal was to enter English department, but I applied for basic education in University of Slimani, but they didn't accept me because of my number, my degree. Like, it was my marks in 12th grade wasn't that good. So basically here they did an interview and they did a live exam. I got really good marks in it, and they fortunately they accepted me here. And the first year was very good. The teachers were, like, they are so friendly. They're very good with us. They help us. They have master degrees. They are all experts in the English language. This department is usually really good, and you can get like a lot of job opportunities, and we like this department because we want to develop the way the translation is being made in Kurdistan. Before having a translation department, we used to, like, English department students used to do that, and it was like there was a lot of errors in the translations. They had a lot of errors, but now with studying the procedures, we can make it easier. We can translate easier and better, and that's really good, because translating a text from English to Kurdish will sometimes there's errors. Sometimes there's some mistakes that make the reader understand wrong. So that's really good. So we can deliver the message of something in a correct way. مامۆستا ڕێباز بەهادین خاوەنی بڕوانامی ماستەرە لە بواری زمانەوانیدا و وانەی بە هەردوو قۆناغی یەکەم و دووەم دەڵێتەوە و خوێندکاران فێری تەکنیکەکانی وەرگێڕان دەکا. لە قۆناغی یەکا دەرسەکانمان بریتە لە بەشی وەرگێڕان لە زمانی ئینگلیزیۆ بۆ زمانی کوردی، و بە هەمان شێوە وانەیەکی ترمان هەیە کە تایبەتە بە گفتوگۆکردن لە زمانی ئینگلیزیە. لە دەرسی وەرگێڕانە کە لە زمانی ئینگلیزیۆ بۆ زمانی کوردیە زیاتر ئەتوانین بڵین ئەمە بابەتێکی پراکتیکیە، بە شێوازێکی گشتی خوێندکارەکان بە شێوازی گروپین، گروپ ڕۆژانە کە وانەیان ئەبێت تێکستیان بۆ ئەهێنین لە زمانی ئینگلیزی وەرگێڕنە زمانی کوردی، و بەمان شێوە لە ماوەی لایەنە پراکتیکەکە فێری تەکنیکەکانی وەرگێڕانیانەکەین. وانەکەی ترمان وانەی گفتوگۆکردنە. لەم وانەیە هەوڵیانەیین دەم و قسە و زمان و زاریان بکرێتەوە لەسەر زمانی ئینگلیزی، کە ئەمەش یارمەتیەکی زۆریانەیە، چونکە بەشێکی زۆر لە خوێندکارانمان زۆر جار چۆنەڵی جۆرێک لە شەرمیان هەیە بۆ قسەکردن. لە ڕێگەی ئەم وانەوە ئێمە هەوڵەین ئەو شەرمیان پشکێنین و یارمەتیان بین زیاتر گفتوگۆ بکەن بە زمانی ئینگلیزی. لە قۆناغی دووەمە کە وانەکەیان لە ئینگلیزی بۆ کوردی ئەگۆڕێت بۆ کوردی بۆ ئینگلیزی، کە لەم بەشەیە ورد کە هەردوو وانەکەیان خوێن ئیتر ئامادە ئەبن بۆ وەرگێڕان. تابان ئەمان کە بیدایە دێنە ئێرە ئەو ئینگلیزیی کە فێری بوون زیاتر ئینگلیزیێکی گشتیە، بەڵام ئێمە هەوڵیین ئەو ئینگلیزیی کە هەیەە قۆناغێک بیبینە پێشەوە لە ڕێگەی تەکنیکەکانی وەرگێڕانەوە ڕایان بێنین کە بتوانن وەرگێڕان بکەن بە شێوازێکی پراکتیکی. Okay, translate to Kurdish. Come up with the word? No, just translate it to Kurdish. Come with me. The government. The government word. So it's going to be... joint class. So joint class objet. The joint class objet, that we put it together. So when it's for comprehension, it's for academic learning. But the short and long-term impacts on ecosystems and livelihoods will stretch well beyond Louisiana's fishing and tourist operators can be translated as ئەم بەشەم بۆیە هەڵبژاردووە لەبەرەوەی خەونی مناڵیم بووە
فێربوونی زمان بە تایبەتی زمانی ئینگلیزی بۆی ئەم بەشە بە ئارەزوی خۆم هەڵم بژاردووە طبعاً لە سەرەتاشە تەسەورم ناکرد ینی بەشەکە بەو شێوەیە بێت کە خۆم بیرم لێ کردبەوە بەجددی زۆر زیاتر بوولەوە لەبەرەوەی هەرێک شت بەجددی من لێرە فێر بووم پێشتر نەم ئەزانی زۆربەی ئەو دەرسانێکی خوێنین ینی زۆر بابەتی بەسوودی تا من هەرگیز ینی پێشتر نەم خوێندبوویت زانیاریم نەبوو لەسەری بەر زۆر سپاسی مامۆستاکانەکەم ینی لە مودەی ئێمە تقریبا 2 مانگ بۆ 3 مانگ ئەچێت داوامەکەین هەست دەکەم ینی من فەرقێکی تەواو کردووە لە چاو پێشترانی پێشتر هەندێک شت هەبوو کە نەمەزانی ئێستا بەبوونی مامۆستاکانەوە فێر بووم زۆر خۆشحاڵم کە لەم بەشە وەرگیراوم خواستێکی مناڵی خۆمە خواستێکە چەند ساڵێکە ئارەزوم لێ و هەوڵی بۆیە وەرگێڕان باشترین بەشە لە لای من لە ژیانی من وا هەستەکەم کە ژیانی داگیر کردوم و زۆر ڕازیم لە مامۆستاکانمان لە وانەکانمان زۆربیان پەیوەندێکی باشیان هەیە بەوەی کە ئێمە ئەتوانین چی بکەین ئەم بەشەم هەڵبژارد لەبەرەوەی کە زمانی ئینگلیزیدا زۆرتر بەکارهێنرێ هەروەها بەشێکی زۆر گرنگە و ئێمەش هەستمان کە زمانی ئینگلیزیمان باشە خۆم یەکی خۆم تەلەبارم کە زمانی ئینگلیزیم باش بوو و حەزم لێی هەبووە بۆیە هاتم ئەم بەشەکە تایبەت بە زمانی ئینگلیزی و زمانی ئینگلیزی وەرەگێڕێت کە شتێکی زۆر باشە ئەمڕۆ وەرگێڕان علی لە زۆر لە هەموو شوێنەکە پێویستە بە وەرگێڕانە بێ بەدەستێنانی هەلی کار بۆ خوێندکارانی دەرچووی ئەم بەشە ئاسانە و دەرچوان چەند بژاردێکیان لە بەردەستدایە تا بتوان لە کەرتی تایبەتدا کاری وەرگێڕان بکەن. دوای تاوکردنی ئەم بەشە و خوێندکارانی کە ئەبن بە دەرچووی ئەم بەشە کۆمەڵێک بژاردەیان لە بەردەسا ئەبێ تا بتوانن کار بکەن بەڵام بێگومان هەموو ئەمەشەکەوێتەوە سەر توانستی خۆیان یەکێک لە بژاردەکان ئەوەی ئەتوانن کە بۆ یەکێک لە کۆمپانیاکان لە کەرتی تایبەتا کار بکەن چونکە کۆمەڵە کۆمپانیای زۆر هەیە لەم ڕۆژگارەیە کە پێویستیان بە وەرگێڕە جا چ ئینگلیزی بێ بۆ کوردی یان بە پێچەوانەوە بێ جا چ وەرگێڕانەکە بە نووسین بێ یان وەرگێڕی زارەکی بێ یەکێکی تر لە بژاردەکان ئەوەیە کە بتوانن بۆ یەکێک لە خانەکانی بابڵین وەرگێڕان خانەکانی بڵاوکردنەوە کار بکەن وەکو وەرگێڕ عادەتەن ئیشی ئەم خانانە زیاتر ئەوەیە کە بتوانن کتێب وەربژێڕن یان گۆڤار وەربژێڕن یا ئیشەکە زیاتر ئەوەیە کە بتوانن نووسینێک دەقێک وەربژێڕن بێگومان ئەتوانی لە دوای ئەوە کە ئەم بەشە تەخەڕوت لەم بەشە دەرئەچیت ببی بە وەرگێڕێکی باش بەڵام ئەبێ هەوڵ و مادووبوونێکی زۆر بکات بۆ ئەوی فێر ببێ ئەو یعنی هەموو بنەماکانی وەرگێڕان وەکو وەرگێڕانی زارەکی وەکو تەکنیکی وەرگێڕانیش ئەبێ هەموو ئەوانە بەرجەستە بکات و زیاتر هەوڵدا بۆی ببێ بە وەرگێڕێکی باش بە شێوازێکی گشتیش چۆنەڵی ئامانجێک یاخود ئەمەلێکیان هەیە بۆ داهاتوو کە بتوانن کاری باش بن لە داهاتووە و ئەتوانین بڵین بە شێوازێکی زۆر باش کارەکەن و ئیشەکەن لەسەر بابەتەکان من ئەوەنی ئەزمونم هەبێ لە بابەتەکەیە هەستەکەم ناڵم هەموو خوێنکارەکان بەڵام بەشێکی باش لە خوێنکارەکان ئەتوانن کاری زۆر باش بکەن لە داهاتووە چونکە ئەمە بەشێکە کە بمانێ و نەمانێت زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە و ئەم ڕۆبۆتە پێویستی بازار و بۆتە پێویستی لە هەموو دام و دەستگاکانە بۆیە من دایمەن چۆنەڵی بۆیان باسەکەم و تەشجیعیانەکەم کە بتوانن لەم ڕێگەیەوە کاری باش بن لە داهاتووە. ئەو ساڵێکە من لە پۆلیسش تەخەڕوجم کرد ئەم بەشە کرایەوە زۆر خۆمیتیا ئەبینمە و هەستەکەم یعنی ئەو ئیشێکە من ئەمە یعنی لە وەرگێڕانە خۆی ئەبینێتەوە ئەم بەشە شەلیکاری زۆریتیایە لەوانەیە لە کردێکی حکومی نەبێ بەڵام لە کردی تایبەت یاخود خۆتوانی نووسنگەیەکدانەی وەرگێڕان بەشێکی زۆر باشە مامۆستاکانیش تا ڕادەیەکی زۆر باش لەگەڵمانن من سەردات من بەشە هیچ ئینگلیزیم نەزانی بەڵام ئێستا لەخوا بە زیابێت زۆر فەرقم کردووەویش لە سایە مامۆستاکانەوەیە ئەمانجی یەکەمی من فێربوونە بەر لە هەموو شتێک و دوای تاواکردنیشی حەزەکەم و مارسی کارەکەی خۆم بکەم لەبەروی حەزم لەهێتی و ئامانجی زۆرم هەیە لە کۆتاییە کە تەواوی بکەم ئەم بەشە بە ڕەغبەتی خۆم هەڵم بژاردووە هەستەکەم سەرکەوتنی خۆم زیاتر لەم بەشە ئەبینمەوە چونکە بەشێکە خولیای مناڵیم بووە زمانی ئینگلیزی فێر ببم و بمە ترانسلیتەرە یانی بمە وەرگێڕێک لە بەشی زمانی ئینگلیزیە و بەشەکەش ڕاستە قورسە وردەکاریتە بەڵام تۆ گەر حەزت لە شتێک بێ هیوا و ئاواتت ئەوە بێتوانی
بەدەستی بێنی ئەتوانی سەرکەوتنی زیاتر تیا بەدەست بێنی و تقریبان محازەڕەکانیش ڕاستە قورسی خۆی تایە بەڵام بێ هەوڵی بۆ بێ لەبەرەوەی ئەوە خەونێک کە خۆت دادناوە مامۆستاکانیش من زۆر خۆم وەکو شخصی خۆم زۆر لێیان ڕازین دەستیان خۆش بێ و زۆر سپاسیانەکەم لەبەرەوەی زۆر هاوکارمانن ئەم بەشە مەجای زۆر زۆری تایە بۆ ئیش ئەتوانی بۆ نمونە ببی بە مامۆستا ئەگەر کۆرسێ بخوێنی یا لە دوای ئەوە توانی ببی لە کۆمپانیای ئیشکەی یان نەتوانی بۆ نمونە لە کۆرسەکانە ئیشکەی زمانی ئینگلیزی بڵێتەوە یا هەر وەکو وەرگێڕێک ئیشکێ گەر وەرگێڕێکی بەتوانابی مەجای ئیشەکەی زۆر زۆرە. مامۆستا ڕوقیە عەبدولقادر جگە لەوەی سەرۆکی بەشی تەکنیکی وەرگێڕانە بە مەبەستی ئاشنابوونی خوێندکاران بە بەشەکە و ڕەوانەوەی ئەو ترس و شەرمەی کە خوێندکاران لە سەرەتادا هەیەە لە کاتی قسەکردن بە زمانی ئینگلیزی وانەی ئەکادیمی دیبەیت دەڵێتەوە. لێرە من ینی لە ناحیەی ئیدارەوە من بەشەکە بمبارەوە بەڵام لێرە شاید ئەبێ دەرسێکمە بێ لەناو بۆیت ئاگاداری تەلەبەکان بم چی لە پۆلی یەک یا دوو یانی دایمە سەرپەرشتیاری شانەکەین لێرە ئینێکێ وانەیە پێوترێ ئەکادمیک دیبیت یان گفتوگۆی ئەکادیمی گفتوگۆی ئەکادیمی یانی چی تەلەبێت کە لە پۆلی شەشەوەیە یا لە پۆلەکانی کەوە یعنی ما بێ فێریکەین شێوازێکی کە یعنی ماوەڵە بکات و هەڵسوکەوت و قسەکردنیە بێ ئەکادیمیەن یعنی مامۆستای جامعە و مەعهەد دەگرێتەوە لەگەڵ تەلەبەی مەعهەد لێرە یعنی فێری بەعزە زۆر شتێکین کە یعنی کە لە مەکتەبە لەوانەیە فێر نەبوو بێ یعنی بە شێوازێک ئەبێ بجوڵێتەوە قسەکردنی و فەرقی هەبێ دوای ئەوە سیمیناراتی پێکەین لە بەشەکەی خۆی بوارەکەی خۆی راپۆرتی پێنووسین هەرێکەوە لە بواری خۆیان لەو وانانەی وەریگرتووە جا لێرەیە هەڵەسێت تەلەبەکە مەسەن ئەوڵەکەی ئەڵێ من شەرمم کردووە هەڵسم بەڵام بەو دەرسە یعنی ساڵەوەمان لاتووە بچین سەر کەناڵەکانیش لە شوێنی گشتیە سیمینارکەین توانامان هەیە یعنی توانان زۆر بەقووەت بۆ ئینگلیزەکەشیان باش. بەشی تەکنیکی وەرگێڕان وەک سنتەرێکی ئەکادیمی لە پلانیدایە پردی پەیوەندی لەگەڵ خانەکانی وەرگێڕان و ڕێکخرا و کۆمپانیا و کەناڵەکانی ڕاگەاندندا دروست بکە تاوەکو ئەو لایەنانە بتوان بە شێوەیەکی ئەکادیمی سوود لە تواناکانی خوێندکارە دەرچۆکان وەربگرن. ئێمە دوای تەواوکردنی با بڵێن قۆناغی دووەم خوێندکار پێویستە مەشقێکی هاوینە ئەنجامبان کۆمەڵێک دەستگا و کۆمەڵە کەناڵی ڕاگەاندن و کۆمەڵە کۆمپانیا ئێمە قسەمان لەگەڵا کردوون و پەیوەندیمان لەگەڵیان هەیە تا بتوانن ئەو خوێندکارانی کە مەشقی هاوینەیان هەیە بتوانن کە ئیسیفادە لەو شوێنانە بکەن و بە دیوێکی ترە هەم ئەو بدەستگایانش بتوانن کە تواناکانی ئەم خوێندکارانی ئێمە ببینن ئەو کەسانی کە ئێرە بن بە دەرچووی ئێرە تاوەکو بتوانن کارێکیان دەست بکەوێت لێشە لەو دەستگانە بەڵێ بێگومان پەیوەندیمان لەگەڵ کۆمەڵێک دەستگا و کۆمەڵێک شوێن هەیە تا بتوانین هەم خوێندکار ئیسفادە لە ئەوان بکات و هەم بە دیوێکی ترە ئەوانیش بتوانن ئیسفادە لە ئەو توانایانە بکەن کە لەم بەشەیە هەیە. کۆمەڵە یعنی شوێنمان ناوی شوێنمان وەرگرتووە ڕێکخراو بێ یا کەناڵەکان بێ یا هەر شوێنێکی کە تایبەتە بەمان تەرجمەی تابێ پەیوەندیان پێوەکەین موافقەت وەرەگرین لێرە پەیوەندیان پێوەکەین موافقەت وەرەگرین ژمارەی خوێندکارەکانم پێڵێن چەند وەرەگرن دوایی بە نووسراوێک کتابیان ئاراستاکەین ئەوانیش موافقەتمان بۆ گێڕنەوە کە وەریانەگرن تر بە پێی ژمارەی خوێندکارەکان دوای سەرپەرشتیارمان هەیە و تر دوو مانەلەیەکی حەوت تا سیوەکی هەشت. Hello everyone, good morning. Today we are going to continue translating the industrial text that we had last lecture. So who's going to, where we have stopped, it was from, it has been estimated that 90% of the seafood from the Gulf of Mexico is produced by the marshes of Louisiana, Mississippi and Alabama. Because the sentences are about too many different ideas, okay? So in the United States, many college students eat in the college dining hall, I know you.
بەشی تەکنیکی وەرگێڕان لەگەڵ ئەوەی بەشێکی نوێیە، بەڵام لە بازاڕی کاردا زۆر پێویستە و گرنگی تایبەتی خۆی هەیە، لەبەر ئەوەی زمانی ئینگلیزی بۆتە پێویستێکی سەرەکی کۆمپانیا و ڕێکخراوەکان و کرانەوەی زیاتر بڕی وڵاتانی جیهاندا. لەم چوارچێوەیەشدا زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەنگاوی گرنگی ناوە و لە هەوڵی پێگەیاندنی وەرگێڕی ئەکادیمیدایە. Thank you.